صحبه أجمعين. بەڕێزەکانم بابەتێکی تر کە تێیدا بەداخەوە خەڵکانێک هەیە غافڵن و بێئاگان لێ بابەتی ڕۆژی جومعەیە. خەڵکانێک هەیە لە مسلمانان قەدری ڕۆژی جومعە ناگرن و ڕێز لە ڕۆژی جومعە ناگرن و ساڵ دێ و ساڵ تێپەڕ ئەبێ ڕەمەزان دێ و ڕەمەزانە ڕوا ئەوان نازانن ڕۆژی جومعە چییە، بەوەی کە خۆیان ئامادە بکەن کە تاعەت و عیبادەتەکانی تێدا ئەنجام بدەن. ئەمە لە کاتێکدا بەگوێی خۆی ئەبیسێتەوە بینێ خەڵکێکی زۆر پێ وایە نێژش ناکە بەس ڕۆژی جومعە ناچێت بۆ ئیش، ڕۆژی جومعەی کردوتە عوتڵا، ئەمە هەر وەک گرنگی و بایەخیدانێک یاخود بە چاوێکی گەورە سەی جومعەکەن، ینی ئەمان بیسێتەوە وهروەها ئەوەشە بینێ کاتێککە کاتی نیمەڕۆ دێ کاتی وتارەکە کاتی وتاری جومعە، ینی لە ماڵەکانەوە مەعشەری پیاوان لە ماڵ و لەو ماڵ خەڵکی دەرەچێتە دەرەوە و لە پێشدەرکەی مزگەوتەکان لە کاتی نیمەڕۆ قەڵەباڵغ ئەبێ، ئەمەشە بینێ. بەڵام ئەم پیاوە ئەم شتانە تەئسیری لێ ناکە، بەخۆی ناچێتەوە خە باشە بۆ منش بەشداری لەم پرۆسەیە نەکەم، لەم تاعات و عیبادەتە نەکەم، بۆ ئەم خێر و بەرەکەت و چاکەی لە دەستخۆم بدەم. ئەمە لە کاتێکدا بەڕێزەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمانی کردوتەوە لەوەی کە کاتێ لەوەی کە ڕۆژی جومعە خۆشەویستترین ڕۆژە بۆ لای الله سبحانه وتعالى و گەورەترین ڕۆژە لای الله سبحانه وتعالى، سيد الأيام وأعظم الأيام وخير يوم طلعت فيه الشمس. يعني ڕۆژی جومعە باشترین ڕۆژە لای خوای پەروەردگار لەبەرەوەی 5 ڕووداوی تێدایە، سیانی ڕووی داوە و دوان شیماوە. ئەوەی کە ڕووی داوە لە ڕۆژی جومعەدا خوای پەروەردگار ئادەمی دروست کرد، باوکە ئادەم پێغەمبەر ئادەم لەو ڕۆژەدا خوای پەروەردگار دروستی کرد و هەروەها لەو ڕۆژەشدا لە ڕۆژی جومعەشدا خوای پەروەردگار لە بەهەشتەوە دایگرتە سەر زەوی و هەروەها لەو ڕۆژەشدا باوکە ئادەم على نبينا وعليه أفضل الصلاة والسلام وفاتي كرد. أمس الرداوة الرداوة دوانيا ماوة وفيها ساعة الإجابة، ساعات شي دايا كأجر هركسيك دواكاريك أراستي الله سبحانه وتعالى بك خواي بردار دعاكي قبول أكاو دواكي بجي أجياني كرأي راجحش لا علماء لبين عصر وأتاكاتي مغربة وبالتحديد ساعات بيش نيجي مغرب، يعني براستي أما درفتي شي جوري و پاداشت و جائزە و هەدیەیەکی گەورەیە بۆ مسلمانان کە لە دەست خۆیان نەدەن ئەو ساعاتە، یعنی هەموو جومعەیەک لە دەست خۆتی مەدە ئەو کاتە تەرخانکە، یعنی کاتێک کە خۆت ئەڕۆی دوعا کاکەی بە خێزانەکەت بڵێ بە مناڵەکان بڵێ یاخود هاوڕێکانت ئاگادار بکەوە لە تۆڕی کۆمەڵایەتی بێ یاخود لە بەنامە بێ کە کاتی ئیجابەی دوعاکانە لە ڕۆژی جومعە لە دەست خۆتی مەدا. و پێنجەمین ڕووداوشیان ئەو ڕووداوەیەکە لە ڕۆژی جومعەدا قیامەت هەڵەسێ، کات و ساتی دەستپێکردنی ڕۆژی قیامەت لە ڕۆژی جومعەدایە، شیپۆرد و نەفخی سوور لەو ڕۆژەدا ئەنجام ئەدرێ. بۆیە بەڕێزەکانم بەڕاستی کارێکی چاکە کە مسلمان گرنگی و بایەخی بە ڕۆژی جومعە بدا. تۆ 6 ڕۆژ لە کار و کەسابت دای، ئەو ڕۆژە لە ماڵی مەخەوە هەتاکوم کاتی نێژی نیمەڕۆ بەیانی سەر لە زوو هەڵبسە، چۆن 6 ڕۆژەکەی تر بۆ دنیادا لە کاری ڕۆژی جومعەش تەرخان کە بۆ الله سبحانه وتعالى، چونکە چەند تایبەتمەندیەکی تێدا یەکێ لە تایبەتمەندیەکان ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هانمانەدا کە زوو بێین بۆ مزگەوت لە ڕۆژی جومعەدا، بەوەی کە پێمانی فەرمووە ئەگەر هەر کەسێک لە کاتی خۆر هەڵاتەوە هەتاکوم بانگی نیمەڕۆ یاخود کاتێککە ئیمام دێتە سەر کاتێککە ئیمان دێتە سەر مینبەرەکە وتار ئەدات، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەمە 5 کاتی تایە یاخود تەقسیمی کە بیکە 5 کات، ئەگەر لە کاتی یەکەم هاتی بۆ مزگەوت ئەوە وەک ئەوە وایە تۆ بەدەنەیەک ئەجەلەکم الله حشترێکت سەر بڕی بێ و گۆشتەکەیت پارچە پارچە کرد بێ و کرد بێتە سەدەقە و دابەشت کرد بێتە سەر مسلمانان. بەڕاستی ئەمە ماندووبوونی تایە، سەربڕینی حشتر گاڵتە نییە، ئاسان نییە، قسابەکان نەزانن سەربڕینی حشتر و دابەشکردنی و پارچە پارچەکردنی گۆشتەکەی چەندێ زەحمەتە، بەڵام ئەگەر لە یەکەم کات هاتی ئەوە ئەجر پاداشتێکی ئەو سەدەقەی ئەجر پاداشتێکت پێ بەخشێ وەک دابەشکردنی گۆشتی ئەو سەربڕین و دابەشکردنی گۆشتی ئەو حشترە. کاتی دووەم ناکەمترە ئەجر پاداشتەکەی وەک ئەوە وایە مانگایەک سەر ببڕی یاخود گۆلیکێکی قەڵەو سەر ببڕی لە پێناوی خوای پەروەردگار و گۆشتەکەی دابەشکەی بەسەر مسلمانانە. کاتی سێیەم وەگەوەی بەرانێکی قۆزدار، کاتی چوارەم وەگەوەی مامرێک سەر ببڕی، کاتی پێنجەم وەگەوەی هێلکەیەک لە پێناوی خوای پەروەردگار بکەیتە سەدەقە و ببەخشی. ئەجینە ئەگەر بانگیدا بەداخەوە ئەمە پیشەی هەنێ خەڵکشە کە بانگیدا هاتی بۆ مزگەوت تەواو سجل و پەڕاوی ئەجر و پاداشتەکان داخرێ و
تو هیچ ئەجر پاداشتێکت بۆ نانووسرێت چونکە تاخیر هاتی بۆ مزگەوت ئەجر پاداشتی ئەوەت بۆ نانووسرێ کە کاتێ زوو هاتی بێتی بۆ مزگەوت ئەمە هەمووی بۆ چیە بەڕێزەکانم هەمووی بۆ ئەوەیە کە ئینسان هەوڵ بدات مسلمانی ڕاستەقینە هەوڵ بدات لە ڕۆژی جومعەدا زوو بێ بۆ مزگەوت ئیتر نێژی سونەت ئەنجام دەی قورئانە خوێنی ذکر ئەکەی سەڵاوات ئەنێری بۆ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ئەلم بابەتانە دڵت بە کامی مرتاح بێ ئەوە ئەنجام بدە چونکە تو 6 ڕۆژ لە ئیش و کاردا بوویتە لە پێناوی پەیداکردنی پارە و بۆ دنیا ڕات کردووە ئەو ڕۆژە بۆ لە پێناوی خوای پەروەردگار بێ ڕۆژەکەی بەڕاستی کارێکی چاکە ئەمجا دەبێ بچی جۆ لە وتار بگری یاخود ئەگەر ئەوەشت لە دەست و وتارەکە لە دەست خۆت مەدا چونکە حاضربوون بۆ وتاری جومعە بەڕاستی حەدەثێک و ڕووداوێکی گرینگە بۆ ژیانی مسلمان ئینسان خۆی و هەتا کچ و خێزانەکانشی ئەولادەکەشی فێر بکات کە بچن ئەگە شوێنێ بۆ مزگەوتێک شوێنی هەبوو بۆ ئافرەتەکان چونکە بەڕێزەکانم لە وتاردا چەند بەرژەوەندیەکی تای بۆ هەموو مرۆڤێک یەکەمینیان تۆ فێری بابەتە شەرعیەکانە بی یعنی لە جەهل و نەفامی خۆت ڕزگارەکەی خۆت و ماڵ و مناڵەکەت ڕەنگە هەنێ بابەت هەیە تۆ لە تۆی وەرناگرن کوڕ و کچەکانت بەڵام لە وتاری جومعە لە وتار بێژەکەی وەرئەگرن یعنی شارەزات ئەکا بابەتە شەرعیەکان خاڵی دووەم هانت ئەدا بۆ چاکەکردن ڕەنگ بێ ئەو وتارە لەسەر سەدەقە بێ یاخود لەسەر دانی زەکات بێ یاخود لەسەر نێشکردن بێ یاخود نەواهی و قەدەوەغەکراوێکە لێ حرامەکە ئەمە زانین چەندێ چاکە تو ئەلەو ڕۆژەدا وەرێگری معلوماتێکە وەرێگری سێمینیان هەندانە بۆ تۆبەکردن تاوانێکی تو نایزانی چەند ساڵ زانی چەند ساڵ ئەم تاوانە ئەنجامی ئەدەی بەڵام نایزانێ ئەمە تاوانە ئەلەوێدا ئەو معلوماتە یاخود ئەو وتارە هانت ئەدا کە واز لەو تاوانە بێنی و هەروەها سارکردنەوەی لە ئەنجامدانی تاوانەکان ڕەنگ بێت تۆ لەو ڕۆژەدا بەتەمابی یاخود لە دوای ئەوە بەتەمابی کێشەیەکی گەورە بنیتەوە انتقام لە کەسێک بسەنی تۆڵە لە کەسێک بسەنی بەڵام کاتێک کە ئەچیتە ناو وتارەکەەوە و یعنی وتارێکت بۆ ئەدا لەسەر ئەوەی کە ئیمانت بەرز بێ و یاخود خەڵکی ئافکەیت سار دەبیتەوە لای خۆت و لەو خەڵکە خۆشەبی ئەمە هەمووی خێر و بەرەکەتی جۆگرتنە لە وتار بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم تهدیدی ئەو کەسانەی کردووە کە کاتێ بەبێ عوزر ناین بۆ نێژی جومعە ئەڵێ من ترك 3 جمع تهاونا بها طبع الله على قلبه ولە ڕواتێکی تردا فەرمێ فهو منافق واتە دواکەوتن لە نێژی جومعە و کەسێک ئەگەر سێ ڕۆژی جومعە یاخود سێ وتاری جومعی لە دەست بچێ بەدەستی ئەن قەست هەروە ینی بە بەلاش و لە خۆڕایی ئەوە نیفاقی عملی ئەنجام داوە و تاوانێکی گەورەی ئەنجام داوە خوای پەروەردگار مۆری دووڕووی مۆری منافقاتە سەردڵی ئەجەلەکم الله بۆیە بەڕاستی کارێکی خراپە ئینسان بەبێ عوزر نەچێ بۆ نێژی جومعە تووشی دووڕووی دێ کارێکی خراپە لە خۆتی بە دوور بگرە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەڵێ جومعە فەرزە و واجبە لەسەر هەموو کەسێک ئیلا ئەم 4 کەسە نەبێ عەبد مەملوک کەسێک کۆیلە بێ یاخود کەسێک دەست بەسەر لە شوێنێک تەواو مەجالیتیانە بچێ بۆ نێژی جومعە و دووەمینیان لەسەر ئافرەتان سێمینیان لەسەر مناڵەکان و چوارەمینیان لەسەر نەخۆشەکان ئەجینا هەموو مرۆڤەکان واجبی سەرشانیانە کارەکانیان بەجێ بێلن بچن بۆ حاضربوون لە نێژی جومعەدا خاڵی یاخود تایبەتمەندی سێم بە نسبەت ڕۆژی جومعەوە ئەو کاتێک کە دوعاکەتیدا قبولە براکەم کاتی ئیجابە یان ساعەت الئیجابە بەڕاستی کارێکی چاکە ئەگە مسلمان لە ڕۆژانەی ژیانیدا خاصەتەن ڕۆژی جومعە کاتێک تەرخان بکە لەو کاتەدا دوعا بکە یعنی سەلەف و پیاوچاکان باسییان لەوا کرد هەنێکیان هەن نێژی عەسر ناڕۆیشتەوە لە مزگەوت بەس بۆەوەی ئەو ساعاتە بەرێتەوە و هەروەها وەک وەفاداریەک ناوی هاوڕێکانیان نووسی بوو ناوی برادرەکانیان نووسی بوو ناوی خۆشەویستەکانیان نووسی بوو بە ناو دوعایان بۆیان نەکرد یعنی بزانە ئەو کاتەیان چەندێ لا گرنگ بۆ سەلەفی صالح و هەروەها تایبەتمەندی چوارەم ناردنی سەڵاواتە و پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کە ئەمە نیشانەی وەفایە دەرحەق بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و نیشانەی خۆشەویستیە کاتێک کە تۆ سەڵاواتی بۆ ئەنێری و هەروەها نیشانەی وەفای بۆ باوک خاصەتەن چونکە ئەو مەلائیکەی کە سەڵاواتەکەی تۆ گەیەنێ ئەو مەلائیکەی کە تەرخان کراوە سەڵاوات و سەلامەکەی تۆ بگەێنێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ ناوخۆت و باوکی بە پێغەمبەر ناوخۆت و باوکت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەێنێ یعنی ئەمەش بەڕاستی وەفاداریەکە لەگەڵ باوکە بۆیە کارێکی چاکە ئەگەر ئینسان ئەم تایبەتمەندیانە لە ڕۆژی جومعەدا لە دەست خۆی نەدا بەڕاستی براکانم بە بەسایی دنیاوە بەسایی مەشغەڵەتی دنیاوە و بەسایی شەهەوات و شوبهاتەوە نێژی جومعە لە دەست خۆمان نەدەین چونکە ئەجر و پاداشتێکی زۆرت لە دەست ئەچێ و ڕەنگ بێ تاوانێکی گەورە توش ببێ کە ببێتە مای ئەوەی کە بە دۆڕاوی سەر بنیتەوە ئەم دنیاە بەجێ بێلی
ربي خوا إصلاح حال مانكي وإصلاح حالي أو كسانا بكي كنيجي جمعيان ترك كردوا آمين يا الله. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. احذر احذر من أسباب الغفلة، احذر من أسباب الغفلة، فالموت يجيء بلا مهلة، فالموت يجيء بلا مهلة. دنياك تضيع ولا تدري، والجاهل يمضي في جهله. احذر احذر من أسباب الغفلة، وتغفل عن درب المولى، عن غايات الدين المثلى. حين ترى الأفعال الفضلى تنساها من أول وهلة. يا من في الحيرة قد أمسى أيامك بحياتك